دواخستن یەکێکە لە هۆکارەکانی شکست. پیرەپیاوی دواخستن لە نێو سێبەری هەموو کەسێکدا وەستاوە. چاوەڕێی هەلێکە هەتا ئەگەرەکانی سەرکەوتنی کەسەکە لە ناو بەرێت. زۆر بەمان وەکو شکست خواردوویەک ژیان بەسەرە بین لەبەر ئەوەی چاوەڕێی ئەوەین کاتەکە گونجاو بێ بۆ دەستپێکردن بە ئەنجامدانی شتێکی شایستە. چاوەڕێ مەکە کاتەکە هەرگیز گونجاو نابێت لە شوێنی خۆتەوە دەست پێ بکە و بە هەر کەرەستەیەک کە لەبەر دەستایە کارەکە بکە. دوایی کەرەستەی باشتر دروست دەبێت و لەگەڵ بەردەوامیتا ئەتوانیت سەرکەوتوو بیت. ئەزیزانم سڵاوتان لەبێت. خۆشحاڵم ئەم شەو هونەرمەندێکی ئەزیز و خۆشەویست کە ساڵانێکی زۆرە دەستی کردو بە کاری هونەری و بە بەرهەمەکانی ئێمە زیاتر و زیاتر عاشقی هونەری کوردیە بین. هونەرمەندی زۆر زۆر خۆشەویست کاک شەهرەیار. زۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین ئەزانین کە لێرە ناژیت و لە سەفەر گەڕایتەوە و کاتەکان بۆ تۆ زۆر تێکەڵاوە، بەڵام زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەم شەو پێکەوە دانیشن و گفتوگویەکی هاوڕێیانە بکەین. زۆر زۆر سپاس. من زۆر زیاتر خۆشحاڵم دەستخۆشیت لێ یەکەم هەم لە بەرنامەکەت هەم لە کارە جوانەکانی پێشترت. زۆر سپاس. دەستخۆشی لە ستافە جوانەکەت یەکەم. خۆشحاڵم کە ئەم شەو لێرە. زۆر زۆر سپاس دەکەم و یاخوا بەخێر بیت. لەسەر ئەو دەستپێکی کە باسم کرد باسی ئەوە ئەکات کە هەمیشە مرۆڤەکان چاوەڕێی ئەوان کە شتێکی باش بێتە بەردەمیان بۆی شتێکی باش بکەن، بەڵام هەیە لە شوێنێکی بچووکەوە دەست پێکا بۆی هەنگاوی گەورە بنێ. بیر و بۆچوونی تۆ لەگەڵ ئەم قسەیە چییە؟ من خۆم هەندێک جار ئەو چاوەڕوانیە بۆ شتێکی باش یا شتێکی شایستە وای کردووە کە هەرگیز نەیە یا هەرگیز بەدەستی نەهێنم. چکە بەڕاستی ئەوەی وتت هەر بەو جۆرەیە کە چاوەڕوانی ئەبێتە شکست. بۆیە گەر شتێک هەبێت بەڕای من چاوەڕێمەکە و ئەنجامی هەوڵی بۆ بێت. هەمیشە هەوڵدانەکە لە دەستپێکێکی بچووکیشەوە چەند زۆربەی کاتەکان ئەبینم کە کەسێک پێی خۆشە بێ بە ئەکتەریا بێ بە گۆرانی بێژ یا بێ بە هەر شتێک ئەوەیەک سەر هەنگاوە گەورەکە بنێت، بەڵام کە هێواشی بەسەر پلیکانەکەی سەر ئەکەویت باشتر ئەگەیتە شوێنی باشتر، چونکە جوانتر لە شتەکان تێ ئەگەیت. ئەمە گرنگترین شتە بۆ هونەرمەند بە تایبەتی. کاک شەهرەیار لە چ شارێک و لە چ کۆڵانێک گەورە بوویت؟ من لە پێنجێن لە دایک بووم. بەڵێ. تقریبان تا تەمەنی 20 ساڵی ئەوانش لە دووسێ شوێن ژیاوم لە پێنجێن لە هەڵەبجە. بەڵێ. و دواتر هاتوونێتە سلێمانی. کام شوێنە کە یادەوەریتە بۆ تۆ کە ئێستاش بۆن و کەشەکەی ئەو شوێنە لە لای تۆ ماوەتەوە؟ بەڕاستی پێنجێنە یاخود هەڵەبجەیە؟ هەمویان هەر شوێنێکیان. چەند تایبەتمەندێکی ئەوێت چی بوو؟ پێنجێن چۆن بڵێم یعنی ئەو ماوەی کە لێ بووین تەنانەت ماڵەکانیش هەندێکی ماڵ نەبوو، هەندێکی کەپر بوو یاخود دیوار بوو سەرەوەی بە خەیمە ئەو شتانە گیرا بوو، بەڵام دڵخۆشیەکەی ئەتوانم بڵێم هەستێکی کەی هەبوو. بەڕاستی هەر شوێنە بۆ من پیرۆزی و جوانیەکی خۆی هەبووە، بەڵام لەسەر و هەمویانەوە کە پێشتر ئەو قەناعەتم هەرگیز نەبووە سلێمانی کە کەس ناتوانێت بە ئاسانی دەست بەرداری بێت. ڕاستەکەی هەستەکەم ئەو کەشە ئەو بەرز و نزمەی کە لە سلێمانیە هەیە لە ڕووی شاخەوە لە ڕووی مەنتیقەوە ئەو خۆشەویستی و بۆ دروستەکە کە هەمیشە شتەکان لە بەرچاوتایە. سەرەن شارێکی ترکە ئەچیت لە تەختاییە ئەو بەرز و نزمیتیانە ئەوکو ئێرە نییە کە ئاواکە هەمیشە ئەزمەڕ و گۆیژە و چۆچۆ لە بەرچاوە، بۆیە یادەوەریکی قوڵتر لە مێشکتا چەند خوشک و برابوون؟ ئێمە 4 خوشک و 4 برابووین. خوشکێکم تقریبان ساڵ زیاترە لەمە پێش کە ئەمری خوای کرد. ئافریکا و ڕۆحی شاد بێ. ئێستا 3 خوشک و 4 برایان ببوورە برایەکیشم کە ئەو لە بڵێن دایکێکی تر بوو، ئەویش هەر ساڵانێکی زۆرە کە ئەمری خوای کردە، بەڵام ئێستا 4 برا و 3 خوشکی.
خوا لێکتان نەکە تۆ لە چ شوێنێکا بوویت لەگەڵ خوشک و براکانتە لە بەشی ئەوانەی کە گەنجترینن یاخود لە گەورەکان مناڵەکانی ئاتەنەوانە هەستەکەم نازیان زۆرترە خۆش مناڵی بچووکم بەدەستەکەم باشترە دایک و باوکی تر لە مناڵە بچووکەکە تۆزێک تون و تیژەکە کەمەکاتەوە قانونەکە و مەسەلەن دەرەجە و چەنەوە ئەیکی کەتان دەنگی خۆشە لە خێزانەکەتا ئایا لە خێزانە گەورەکەتە بەڵێ من باوکم نازام لەوانەیە زۆر کەس نەیناسێ ڕاستە من شەهریار حەسەنم بەس باوکم هەر بە مامۆستا خامۆش ناسراوە بەڵێ کە شاعیرێکی زۆر دیاری منتیقەی شارە زۆر بووە هاوڕێی خۆشەویستی مامۆستا قانع و مفتی پێنجێنی و ناری و نالینا ناری کە نامە گۆڕینەوەیان هەبووە لە نێوانیەکە و لەگەڵ مامۆستا حەسەن زیرەک زۆر زۆر هاوڕێ بوون و گۆرانی بە تەورات و گەوهرەی مامۆستا حەسەن زیرەک شعری باوکمە خاوەنی بەڵێ خاوەنی 4,000 پارچە شعرە تا ئێستا 2 دیوانمان بۆ چاپ کردووە دیوانی خامۆش بەرگی 1 و بەرگی 2 لە ئێستاشە هونەرمەندی گەورە مامۆستا عەدنان کەریم 1-2 شتی باوکمی کردووە بە گۆرانی و ئیشەڵا پێم وابێ گوێویستێ بین بە نازانەگەر پێشتر باسی ئەمەت کردبێ ناباسم نەکردێ بەڵام من زۆر کەس گلەی لێ کردو ماڵێ شعرەکانی باوکت بۆ ناکەی بە گۆرانی بەڕاستی هەوڵم یاوە ئیشەڵا هەوڵی شێم شعرەکانی قورسن و شعرەکانی زۆر کوردانە بووە و کاتی خۆشی زۆر جار زیندانی کراوە هەر لە سەرەوانە ساڵی 1940 پێم وابێ شعرێکی نووسیوە ئەڵێ بەدایم سرم بۆ میلەت پردە لە دڵی منیش ناسکتر کووردە بە زبانی کوردی چەند خۆشە شینم بەو شەر بە کوردیش بکەن تاڵقینم خامۆش لەو شینە بەهرە وەرئەگرێت تا حەشری لەگەڵ کووردا ناکرێت شتەکانی هەمووی ئاوا دانی هەمووی نیشتیمانی هیچی بەس مامۆستا عەدنان کەریم تاکە هونەرمەندەکە دەستی یاوەتێ بەڕاستی ئەوە هەواڵێکی زۆر خۆشە ئینجا زۆر خۆشیشە باوکت بەرەو کەسانە کەوتووە بێجگەلەوەی کە خۆی باسی دەنگخۆشیت کرد باوکم یەکێ بووە لەوانەی کە دەنگی زۆر خۆش بووە لەگەڵ مامۆستا حەسەن زیرەک کاسێتیان هەبووە ئەو کات ماڵمان لەسەر شەقام بووە من لە دایک نەبووم دایکم وتی لەگەڵ مامۆستا حەسەن زیرەک باوکت گۆرانی و تۆ گەنجەکان هاتوونەتە سەر دیوارەکان ئێوتمدا ئەو کاسێتە چی لێ هادوتی حکومەت نازانم تەفتیش و مەنعەتە جەول و شتیوا بوو وتی خستومەتە ژێر خۆڵ فەوتاوە بەداخەوە چەند خۆش شم شاڵژەمێکی باشیش بۆ باوکم هەندێ شتی بەدڵنیاییەوە ئەبێت وا بوو بێ لە بەرەوەی ئەو جوانی ئەو شعرانە کە گوێبیستی ئەبیت هەستەکەیت بەڕاستی فەرقیش هەیە کەسێک لەوەی تۆ باسێکی کە سجن کراوە ئاواهی بۆ ئاواهی بووە لەو کەشەیە یا مەسەلەن عاشقی کەسێکە بێت دوورێ دەستی پێناگە و کوێستانی بمەسەجێکی مۆبایل حەلەبێ تێگەی یعنی ئەمە قوڵترن شعرەکانیان وەک لە کەسێکە بە ئاسانی ژیان هەر ئەوەیە من بەڕاستی تا ئێستا غیرەتیەوەم نەکردووە شعرێکی باوکم بکەم بە گۆرانی ئەترسم نازانم قەلەقم بە بۆچوونی من لەوانەیە زۆر 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 لە شعرەکانی تر کە هەڵبژاردووە جوانتر و خۆشتر بچکە بە عشقەوە ئێڵێ دوشەکانی باوکتە ڕنگانەوەی ئەوی تیابینی یادارین هەنگاوی بۆ بنی چونکە بەڕاستی دڵنیامێکێکە بێت لە ئیشە زۆر جوانەکانت لە ژیاندا ماوە باوکت نەخێر یعنی تۆ مناڵ بوویت کە کۆچی دوای کرد تقریباً تەمەنم وەڵای بیزەبت نازام ساڵی 2001 2001 ینی تەمەنێکت لەگەڵا بەسەر بردووە مەگرنگترین شتە هەرگیز پێکۆ دانیشتون دوو قۆڵی گۆرانی بڵێن چ گۆرانێکتانە زۆر جاردانیش حەزی لە موبەریدە و پانکەوەم شتانە نەبوو دایما شتێکی پێ وا باشێنی خۆی پێ کرد ئەیتر هەندێک جار شعریە نووسی هەر لەسەر ئەو شتەی دەستی دوایی بە ئاری برامیەوت بۆم نەقڵکە سەر دەفتەرێکیا بە شێوەیەکی جوان بین بینوسینەوە ئیتر ئاخر شعری
کە عەمری خوای کرد لەسەر ئەو بڵێن باوەشێنەکەی نووسرا بوو ئەڵێ ئەڵێ ئاوازیشی بۆ دانابوو ئەڵێ دڵ و جەرگم وا کوونکوونە جێگای تیری موژگانتە هەر بۆ تۆ بێ لە ڕێی تۆدا ڕۆح و جانم قوربانتە لە باخی گوڵ و گوڵزاردا تەنهایە گوڵم پەسەند کرد ئەویش گوڵی سەرگۆنات بوو کە جێی ماچی دڵدارتە ئەیتر ئاوا شتێکی ئەزای جیازێکی ئەو شعرە کۆنان و ئێستا چییە؟ ئێستا خەڵکەکان زۆر بێ منەتن لەگەڵ یەکتریە تۆ نایت و زۆر ئاساییە ئەوە وایە یعنی هەست ئەکەیت جوانی و هەنێک شتی تایبەتی بە خانمان کە تیابوو لە شعرە کۆنەکانە کاڵ بۆتەوە یا مەسەلەن ئەڵە ئەڕۆیە ناڕۆی زۆر بێ گۆرانێ بەرنامەکە بەوە هین کە مەگیناش بەڕاستی شعرەکانی کە خۆمەی خوێنەوە هەندێک جار دڵم پڕە بێڵەمەوە چۆن شتی وای وتووە لە ساڵی 43 دیسان ئەڵێ ئەی وەتەن قوربانی ڕەنگی زەرد و حاڵەتی پەشێوت بم وەتەن سەرگەردی ناڵە و ئاهی سارد و باری لێوت بم بەدایم دیدە پرخێنی وڵاتی شەڕ لە نێوت بم چ دەردێکە شکاندی ئامەتی دڵکەش و نازدارت لەبەر چییە سەخت ئەبێ لەحزە بە لەحزە ئێش و ئازارت ئەسەفخۆر و دیلی خاکەکەی پڕزێ ڕوزیوت بم لە 45 بە کوردستان ئەڵێ ئیتر دوایەتە خوارەوەڵە کوڕانت بۆ مەرهەمێنانێنە سەرزام توەوە من بەس بەش بەش یە خوێنمەوە شعرەکانی دوور و درێژە هەمووی بیت بیتە زۆر من پێم خۆشە مەسەرەن وتە کاتەکەەوە بە بۆ بگوش بەڵام شایەنێتی لەبەرەوەی ئێستا بەر ئەوە کەوتین زانیمان کە ئەم کەسەکێ باوکی جەنابێت هەمیشە ڕۆحی شاد بێ و تەمەنی درێژی بۆ خوشک و برا و خێزانەکەت بەجێشت بێ ئەگەر پێ و بڵێ مەسەلەن ئەوەی کە ئەڵەی گەوهرێ مەسەلەن دڵنیام کە تۆ عاشقی ئەو گۆرانیت لەبەری باوکیش قەت وتوتەوە ئەو گۆرانیە ناتوانیت هەستەکەم لەگسکڵ ستایلی توێ ناگونجێ بەس نەموتووە بۆ منێ حەزانسیرێکێک لەو گەرامیژانی کە من عاشقیم لە دڵنیاییەوە بەڵام هەستەکەم هەموو کەسێکیش حەزی پێی نییە گۆرانەکانی بڵێ خات و چریکەوەم بیر نەچێ لە باوکم پرسی ئەو کات و لە دیوانەکانیش ئاماژەی پێکراوە بڵێن مامۆستا حەسەن زیرە خوێنەواری نەبووە باوکم یەکسەر شارەکەی بۆ خوێندوێتەوە یەک دوو جار و توێتی هە لە هەندێک شوێنە گۆڕانکاری تایە بەڵام هەمان شتە شاری بە تەوراتیش ئەوەم و تۆ جارجار بەتەورات بەتەورات ئەی بە قورعان و ئینجیل هات چاجوان خۆتۆ خۆت فەرمووت قەولاکەت بە دێرۆ دەرهایە خۆتۆ خۆت قەولێ دامێ قەولاکەت بە دێرۆ دەرهایە ئەمان مامۆستا حەسەن زیرەک باش و توێتی بەس لە کۆپلی دووەم و ئەوانە هەندێشتی خۆی ئەوەی ئیزافە باست کرد چونکە خوێنەواریشی نەبوو بەڕاستی قورسیش بووە لەحنەکەی داناوە گۆرانێک یەکسەر کردو بەر ئەمە شتێکی زۆر سەیرە بەڕاستی بیری لێەکەیتەوە چ کاتێک زانیت کە دەنگت خۆشە تەمەنت چەند ساڵ بوو لە پۆلی 5 سەرەتایی بووم مامۆستایەکمان هەبوو مامۆستا چیمەن نازانمەگەر ئێستا بمبینێ کە ئیترها ئەو کات ڕیزیانە کردی سرود بوو بەڵێ بڵێن دەرسی ئەخیر بوو ئیتر 5 دقەیەکی ئەما بۆ ڕۆشتنەوە ئەیترێت بۆ نمونەی شاری هەسە گۆرانیەکمانوە بڵێ تۆ یەکەم کەسە ڕێیتەوە ئیتر ئەو کات ئاوا لە پۆلا گۆرانی مەوت ئیتر دوای ئەوەش لە ناو ڕەفیق و برادر و ئەوانەیە بەڵام وەکو شێوەیەکی بڵێن بە ڕەسمی و ئەوانی کە دەستم پێ کرد ئەوە بوو بەرنامەی کوردستار کرا ساڵی 2006 ئەوش ئاگام لێ نەبوو لێرەوە ڕێز و احترامی زۆرم بۆ کاک محەممەدی شێخ جەمال هاوڕەیەکی ئەزیزم بوو هادووتیەوە من فۆرمم بۆ پڕ کردویتەوە ناوم نووسی خۆش فۆرمەکە پڕ نەکرد نەبەخوا وتم بۆچی وتی شتێکی وا هەیە لە سەنتەری گەنجان بڕۆ تاقیکردنەوەی دەنگ و ئەوانێ تم کاک محەممەد ڕووم نایە وتی تۆ بڕۆ من بڕوان پێێتە ئەیتر وەکوەوەی کە بە فەرمی دەستم کرد بە گۆرانی 2006 بوو
هەوڵت نەدا پێش ئەوە مەسەلەن بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان یاخود هەر شوێنێکی تر بۆ فێربوونی میوزیک و شت حەزت پێ نەبوو؟ نەوەڵا بەس دوایەوە سپاس بۆخوا دەستم پێکرد بە باش گیتاریش بۆ خۆم وەکو موزیک ژەن ئابەس بۆ خۆم. ئەو کاتەی بەشداری بەرنامەکەت کرد خوێندکار بوویت یاخود کارت دەکرد؟ ئەو کاتە نا ئەو کاتە خوێندکار نەبووم، ئەو کاتە لە نشتینگەی سلێمانی داوامە کرد. بەڵێ يعني تعينيش بوبي والله والله دي مشكلة وكون بس عيكو عذاب خريجي وكو بیسەرانی شەزانن کە ئێستا کوردستانە بەجێشت و لێرە ناژیت. پێش ئەوە بیرم نەچێتەوە ساڵی چەند خێزانت پێکەنا؟ ساڵی 2012 خۆشەویستی بوو بەڵێ هەر پێکەوە بمێن و جوان من پێکەوە. من هەموو کاتێک ڤیددیو فۆتۆکانی کاکشارەیارە بینم لەگەڵ خێزانەکە ئەیبینم چەند خۆشەویستی هەیە بۆ خێزانەکەی بۆ مناڵەکانی دوو مناڵ یا دوو مناڵتان هەیە تەمەنیان درێژ بێت زۆر زۆر خۆشە کە ئەیبینیت باوک بە قەدەر دایک خۆشەویستی هەبێت بۆ خێزانەکەی زۆربەی کاتەکانە بینین باوکەکان مەشغوڵن یاخود بە بۆنی سەر قاڵی ژیانەوە ناپەرژێنە ئەکتیڤیتیەکانی کە مناڵەکانیانێکن بەڵام زۆر گرنگە ئەوە لە یادەوەری تا ئەمێنێتەوە. کە زەواجت کرد اینجا چوونە دەرەوەی وڵات پێکەوە؟ بەڵێ. چۆم ئەم بڕیارەتدا؟ خات و چریکە لە ژیانمانە بیرم لە ئەوروپا ئەمریکا یان بیرم لە دەرەوەی وڵات نەکردوێتەوە. بەڵێ. ئەوش سوودفە بوو بەڕاستی. هاوڕەیەکم هەبوو وتی بۆ پاسپۆرتەکانت نانێری ڤیزای ئەمریکات بۆ وەرگرم وتم وەڵای من تااقەتی ئەو شتانم نییە. یاروەرە تاقی کەرەوە. وتم چیتەوە چیت بۆ بکەم وتی بەس پاسپۆرتەکان ڕستمیان بگرە بۆم بنێرە من مەوعیدت بۆ وەرەگرم. مەوعیدی ڤیزەی بۆ وەرگرتم وتی فلانە ڕۆژ بچن بۆ هەولێر. بەڵێ. بەیانی زوو بڕۆن مقابلەتانەوەی تر ئەو بەیانیە زوو ڕۆشتین کە چوینە ژوورەوە هەمووی 5-6 دقەیەکی پێچوو ڤیزای ئەمریکامان وەرگرت کە ڤیزەکەم وەرگرت دڵم پڕ بوو. هەڵ لە خۆمەوە هەستم کرد شتێکە گۆڕێ سەیرەشتانە کە شتێک زۆر ئەتەوێت ڕوونایەت ئەوەی کە کاتە تۆ لە کەنەدایت چوینە ئەمریکا و لێەوە چوینە کەنەدا لێەوە چوونە کەنەدا دەستپێکی ژیان لەوێ ژیانکردن و کۆزانین جیازی زۆر زۆرە لە ڕووی کات و لە ڕێ هەموو شتێکۆ لەگەڵ لێرەیە. بەرکەوتنی تۆ وەکو هونەرمەندێک لەگەڵ ئەوەیە چۆن بوو؟ زۆر سەخت بوو. زۆر سەخت بوو. بە ئێستاشەوە. سەختەکە لەکوێیە لەوایە کە هەر ئێستا هاتمە ژوورەوە بۆ ناو ستۆدیۆ بینیت یعنی هەر لە ستافەکەی خۆت 3-4ێکیان هاوڕێی خۆم بوون. لە خوارەوە هاتم 2-3 کەسی کەم دی هەر هاوڕێ کۆنەکانم بوون. ڕاستە. لە بازار لە هەر شوێنێک یعنی ئەمە بەسیترین نمونەیە کە لەوێ نییە. لەوێ بێ بۆی بگەڕێ کەسێک بدۆزیتەوە یان کۆبوونەوە یان دانیشتن یان بەڕاستی زۆر جیاواز و زۆر سەختە بە ئێستاشەوە و پێشتریش پێم وتی 10 ساڵە لێم پێڕانە هاتوون بەس کە ئێمەوە بۆ کوردستان یەکسەر هەموو شتێک وەکو خۆیەتی ئەگەڕێتەوە شوێن و مەکانی خۆت وایە زۆر زۆر جیاوازە. ئەم شتەوە بیری شتێکم کەوتەوە من شەکەم دەمێک ساڵ بوونە گەڕابەوە. بەڵێ. تقریبا 500 ساڵێکە بوو نەگەڕابەوەی تر هاتەوە بە سارە ئەوەی ئەم برد بۆ شوێنان ئەیوت بکوت ناتوانم سارە لێ بخڕم و شارەزانە ماوان. ئێستا من هەموو ڕۆژێک لەو ڕێگاوم بردەوە بۆ ماڵی دایک ینی وازەحە کە ئەمە باخی بەختیاری و پێچەکەی تۆ ماڵی ڕۆژێکیانتی جادەک ئازانم وتم چیتی ئەلێوەچی بۆ ماڵی دایکم وتم نا 2 هەفتەیە من تۆ لێرەوە هەنێک کەس میمۆری باشترە بۆ ناسینە بەس کە فترێکی زەمەنی زۆر ناگەڕێتەوە شتەکان جیاوازە بن. تەنانەت ئەوانی کە لە سلێمانی ئەژین هەندێک منتیقی تازە دەستی پێکردو ئەوانە کە ئەجیتە ئەوێ لێ تێگەچێت. تۆ چۆنی لەگەڵ ئەم مۆزایە باشیش بۆ من یەکسەریەمەوە سیارە لێ خوڕم ئەگەر هەموو شتێک وەکو خۆیت. چەند ساڵ بوو نەگەڕابیتەوە؟ تقریبا ئەمە سێهەم جارە گەڕێمەوە لەو 10 ساڵەیە تقریبا ساڵ و شتێکە. ئەی باشە باشە ئەگەر زۆری پێ بچێت شتەکان یەکەم جار 7 ساڵ و شتێکم پێچوو اینجااتمەوە. ئەخە قورسە و دووریشە ڕاستی. بەڵێ زۆر هەموو شتێک زۆری تێچێت زۆر ڕاستە بە تایبەت بۆ خێزانیش.
ئەی منداڵەکانت کەسیان دەنگیان خۆشەوە هەردووکیان هەردووکیان بەڵێ گوڵی کچم پیانۆ لێە و گۆرانیەڵێ و نیارە مامۆستا ناسری ڕەزازی ناوینە ڕێزمان هەیە بۆی وتم مامۆستا ناوێکی کوردیمەوێ وتی ئەگەر نیارە کوردی نەبوو من دەفتەرێکم هەیە هی ناو وتی بە تەمان بڵاوی کەمەوە هێشتا بڵاوی نەکرێتەوە وتی 2-3 ناوی کوردیە وتی نیارە وتم مامۆستایانی چی وتی ینی خەبەری خۆش مژدە نیارە دەنگی زۆر خۆشە زوو پرسیارم لەیەکاڵێ حەزەکەی ببم بە دکتۆریا ببم بە سینگەر بە قسینەکەی خۆیڵم نیارێکی ئەتوانی دکتۆریش بی گۆرانیش بڵێ ئەڵێ حەزەکەی دکتۆر بێ مادەم مۆجە بێ ئەوتوانی بڵێ بە ئارەزوی خۆت حەزت بەچی دوتم هیچ ڕێگریت ناکە تا گوڵی کچمەوی منە بم بە ساختارە ئەشتوام گۆرانی بڵێ وتم بە تاکیت هەموو کات گۆرانێکە هەیە ساختارە بۆ گۆرانیەکەش بڵێ بە ئیشێک بزانی من یەکەم کچە بمەگەر بم بە ساختارە وتم پێم وابێ ئالە سلێمانیە بی بە یەکەم کچ هەوڵی بۆ یاد وەڵی جارێ مناڵت 12 ساڵە بەس ئەیتر هەندێک شتەها ئەیخەنە مێشکی خۆیان منیش ناڵێم نابوو حەزەکانیش ئەگۆڕێت فترەی تر لە پڕەکە عاشقی پیشەیەکە بێت دوای شتێکی تر زۆر ڕاستە خێزانەکەت هیچ لە بواری هونەریە هەیە یاخۆ کارێکی جیاوازەکە مامۆستای مۆسیقی کەواتە خێزانێکی زۆر خۆشن پێکەوە کچەکەت مۆسیقا ئەزانێ خێزانەکەت کەواتە کۆبوونەوەکانتان پێکەوە دانیشتەکانتان پێکەوە دڵنیای جانێکمان بەوەیە گوڵی لە مەکتەب ساڵانە بڵین گۆرانی ئەڵێن قاعەیەکیان هەیە هەموو ساڵێک هەر ساڵە گۆرانیەڵێ بێ منی لەگەڵ بم خۆی دەسەر پیانۆ دانیشەوەڵە بابە تۆ شوەرە بە گیتارەوە یارمەتیم بە ئیتر بەڕاستی کەنەدیەکان زۆر پێیان خۆشە بێت چەند خۆشە بەتایبەت کە ئەو عاشقی ئەو شتی خۆت لەگەڵ مناڵەکە تا پێکەوە یەکشتە بێت زۆر زۆر تایبەتە لە بەرەوەی لێک تێەکەن لە زمانی یەکتری ئەزانن ئەو کارە هونەریانەی کە لەو کاتی کە دەستت پێ کردو تا ئێستا کارکردن لەو کاتی کە دەست پێ کردو چۆن بووە و ئەگەر ئێستا بتەوێت بەرهەمێک بکەیت چۆنە ئایا جیاوازی زەمن شتەکانی گۆڕیوە؟ ئەکید گۆڕاوە بەڵام پێم وابێ ئێستا ئاسانترە ئەگەر کاری هونەری بکەیت بە مەرجێک تێکست و میلۆدی باش هەبێ دروستکردنەکەی پێم وابێ ئاسانترە پێشتر وانە بوو پێشتر یعنی هەم ستودیۆ هەم موزیک ژەن بڵێم کەم بوون موزیک ژەنی باش ئێستا ماشەڵا گەنجەکان هەموو موزیک ژەنی پرۆفیشناڵ موزیک ژەنی باشمانەیە ئەرەنجەری باشمانێ ستودیۆی باشمانەیە پێم وابێ ئاسانترە بۆ کوتم بە مەرجە تێکست و میلۆدی باش هەبێ جوان هەبێ لەو ماوەی ئەم چەند ساڵە کە باسی ئەو جۆرە گۆرانیانەمان کرد تۆ ئەگەر کچەکەت گوێویستی لەو تایپی گۆرانیە بێت کە هیچ واتایەکی نییە هیچ هەستێکی نییە لە ئەبێ پێی یاخۆت وازی لێنی گێلێگرێت نا بووە زۆریش من هەر لێ تێناگەم گوێ لێگرن ئێستاش لێرە ئەگەر لە ناو سیارە گۆرانیەک بخەینە سەر هی ئەوێت دڵیان پڕەبێ و گوێ لێگرن وایڵێنەوە بەڵێ ئەو شتە هەیە بەدەست خۆیان نییە ئەیتر بەڵام بۆ زمانی کوردی لە ماڵەوە هەر بە کوردی قسەیان لەگەڵەکەین زۆر باش زۆر گرنگە ئەو زۆر گرنگە چونکە قورسە ئەگەر لە هەردوو لاکە کوردی قسە نەکەن زۆر زۆر قورسە و بەتایبەت لەوانەیە بۆ هاتوچۆکەشیان قورسە لەگەڵ خێزانەکەتە لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە هەیە کێ زۆر هاوڕێتن ئەوانەی ئێرە بەڵێ وڵی هەمویان بە هاوڕێ ببوورە کێ هاوڕێت تا ئێستا ماوەتەوە شەرتیش نییە ئەگەر هونەرمەند غێری هونەرمەندیش ئەو هاوڕیانت کە لە مناڵیەوە لەگەڵ تابوون تا ئێستا ماون وڵی ئەو هاوڕێیانم ئەو هونەرمەندانە بەڵێ هەمویان ماونەتەوە زۆر بەیان یعنی هەموو زۆر گرنگە کە لەو ئیشی خۆتا هاوڕێت هەبێ بوو ئەوەی کە بەبەردەوام ئەپدەیت بی بەبەردەوام جاری وایە نەقدی سیڤانم بیرچوو سیڤان عەباس لە 2007ەوە یەکە ناسین تقریبان بۆ 20 ساڵە چێ و ئاخری کچی ئامۆزاشمی هێنا زیاتر ڕەفاقەتەوە بوو بە خزم
ئەوە بۆ ئەوتم بیرمەچە هاوڕێم زۆر زۆر ڕاستە ئەی لە کەنەدا مەسەلەن کەشەکەی ئەوێ بۆ تۆ چۆن ئەگونجە هاوڕێکانت لە کەنەدا بەڵێ لە کەنەدا کاک سالار سوڵتانەوە زۆر خۆشە کاک سالار مردوین پێیانی ئەی بینین هەر پێەکەین بەڵێ شتی وامان بۆڵێ زۆر ینی ئیتر هەر قساکە لە خۆی شتێکە کاک ڕێکان هەر دەرهێنەرە کاک ڕێکان سەیدا کاک بڕیار ئازفی عودە ئەوانە لەو هاوڕێ ئەزیزانن کە نزیکن لێمەوە زۆر بەیان یعنی ئەوانی کە کۆبینەوە بەڕاستی خۆشە ئەمە کەشێکی خۆ بۆ خۆش بۆ خۆت و بۆ خێزانەکەشت لە بەر کاک شیروان ئازف کەمانە ئەوی شەر هاوڕێ 20 ساڵەمە کاک شێروین کاک نزاری تار هەمویان ئەمانە هاوڕێی باش و موزیک ژەن و یعنی پێکەوە لە یەکتری تێگەین و ساڵانێکی زۆرە ڕاستێکتان نەکە بێجگە لە گۆرانی چ هوەرێکی تر هەیە کە تۆ زۆر حەزت پێ هەیە ئایا تەشکیلیە یاخۆت فیلمە شان درامە حەزت پێ زۆر جار باسم کردووە وتومە ئەگەر بتوانم توانام هەبێ ستافێک بڵێن وەکو دراماکە ئەبێ هەمووی ئەکتەری کورد بێت چکە ماشەڵڵا ئەکتەری زۆر باشمانێ ئیتر هەر لە خۆتەوە سەیریان بەڵام وتومە بتوانم لەو ئەو توانام هەبێ ئیتر لە نازام لە هۆلیوودەوە بێ لە هەر وڵاتێکەوە ستافی وەکو کان لێم تێگەی چێڵم حەزەکەم شتێکی وا بکرێ ئەو کاتە بینن کە ئەکتەری کورد و درامای کوردی ئەتوان چی بکەن چکە ماشەڵڵا کامێرەمان دەرهێنەر شتی باشمان هەیە بەس هێشتا هەر بەس نییە چیرۆک کێشەمان بەڵێ چیرۆک و وەکو فەنی سینەماش هەندێک شت هەیە بەڕاستی لە هۆلیوودیش تازەیە نەک لای ئێم ئەو شتەم پێ باش و حەزم لێت ئینشاڵڵا چ درامایەکە حەز لێت درامای چ وڵاتێک وڵاتی ئێران سەرسام بە دراماکانیان شتی جوانیان هەیە هەم وەکو چیرۆک هەم بەسەرهات و شتەکانیان ڕاست من یەک کێشەم هەیە لەگەڵ درامای ئێرانی زۆر عەزێتەیەات زۆر یعنی ئەها لە ڕووی هەست و لە ڕووی عاتیفۆ زۆر عەزێتەیەات دیقەتشماوە زۆربەی کەسەکان کە ئاوکو تۆ هێواش و لە سەرخۆینن حەزیان بە درامای ئێرانیە دانیشن بە دیارە لەبەروی هەڵەشەی و تووڕێەکە کەمە درامە ئێرانیەکە کە سێری ئەەکەن لە ڕووی نەفسیەوە ئەم شتە بەتاڵە بنەوە هیچ کات حەزت پێ هەبوو ناندم بکەی کاتی خۆی کردم شتێکی تازە بوو ئەوە لە بەرنامەی کوردستان کە تەواو بووین ساڵی 2006 دەستی پێکرد ئەیتر لە ئەخیری 2006 تەواو بوو لە 2007 کاک ماوەسا تەنیا کەریم پەیوەندی پێوە کردم وتی تۆ هۆگری کوڕی ئەوە هۆگری شێکێک لەو هونەرمەندانی کە وردە لە مۆزوعەکانەوە ئەیتر وتی حەزەکەم لەگەڵ هۆگری کوڕم درامای پرس درامایەکمان کرد بۆ و کاتە باش بوو بەڵێ خراپ نەبوو بەس ئەوەی تر یەکەم و ئەخیر جارم بوو کە بەشداریم کرد بێت دوای ئەوە هەست کرد کە ناتوانیت کە کارەکە قورس وەڵاهی ئەگەر بڵێم یعنی خەڵک ئەوەندەی بە دراماکە ناسیمی هەرەوە نەش بە گۆرانی منیان ناسی بوو ئێستش لە وڵاتی ئێرانەوە پێمەڵێنەوە و درامایە ناوی چی بوو چۆن بیدۆزینەوە چۆن سەیریکەین وتم پێم وابێت لە یوتیوب هەیە نازام چ کەناڵێک داینەوە ئەو شتە زۆر سەیرە بینەر دراما کە کۆنە بێ حەزی لێ سەیری بکات ئێستا من زۆربەی کاتەکان پرسیاری غوربەتم لێەکەن پرسیاری ئەو دراما کۆنانی پێشترم لێەکەن زۆر سەیرە لەلاوم ینی هەست حەزەکات دراماکە هی پێشتر بێ کۆنتر بێ و دووبارە سەیری کاتەوە ئایا حەزی بۆ ژیانە هەیە بزانێت چۆنە وەکو گۆرانیەکانە نۆستالیجیا گەڕێیتەوە خۆشە هەندێک شتمان هەیە لەگەڵی هەندێک بەرکەوتن هەیە ڕاستە پێم وابێ ئەوەیە زۆر ڕاستە گەڕێیتەوە بۆ ئەو کات و زەمانە وایە نێوانە چۆنە لەگەڵ لایڤ میوزیکە باشم پێش ئەوە بڕۆم من هەفتەی سێ شەو لایڤ میوزیکم هەبووە توان بڵێم لەو هونەرمەندانی کە لێرە یان بە بڵێم لەو گۆرانی بێژانی لێرە لایڤ میوزیکمانە کرد
من و ئەحمەد خەلیل و پێم وابێ سەرکۆ سەردار بوو ئای باش کەس نەیە کرد ڕاستە من ئەو کات موزیک ژانەکانیش زۆربیان ئەموت بۆ نایەن لەگەڵم عەزف بکەن ئەیان و نایە من لایڤ موزیکە نایکەین هەتا ڕۆشتم من هەفتەی سێ شەوم هەبوو بەڵێ زۆر شتێکی باسی ئەوە ئەەکەم ببوورە یەکێکە لە تەمرینە زۆر باشەکان بۆ گۆرانی خات و چریکە زۆر شت هەیە من وەکو تاریخ و شتی فەرمی ئەگەر باسی کەم یەکێکی تر لەو شتانەی کە نازم لەوانێ زۆر کەس بڵێ منم بەڵام بە یوتیوب و بە مێژوو بە کلیپەکانە بڕۆرەوە یەکەم گۆرانی بێژ بووم کە گۆرانی مامۆستا عەباسی کەمەندی موتەوە دووبارە تازە کەس ڕازی نەبوو زۆربەی موزیک ژانەکانیش ڕازی نەبوون یەکێک لەوانە مامۆستا بڵند قەرەداخی بوو ڕێز احترامان هەیە بووی وتی وازی لێ بن بۆ نایڵن بیڵێ ئەوە بوو ئەو گۆرانیە موت یعنی زۆر بەڕاستی زۆر سیر بوو هەردووە ئەوەش مامۆستا مەزهەری خالقی لە ئینستیتوتی کەلەپوری کورد وتی گۆرانیەکەکەین بۆ کوڕە منیش گۆرانیەکەی مامۆستا عەباسی کەمەندیم بە مۆبایل ڕیکۆرد کرد و بۆم ناردن یەکسەر وتی بۆی بکەن دوای ئەوەش کاک خەیبەری خۆمان تەلەفۆنی کرد وتی کاک شەریار من خەیبەرم ئیش وشتم نییە تا ئێستا کلیپم نییە ئەتوام ئەو گۆرانی و بۆ کلیپ بکەم وتم بەڵێ ئەو گۆرانیە یەکەم ئیشی کاک خەیبەر کە دەستی پێکرد مەبەستم وەکو گۆرانی وتنەوەش یا وەکو جەرەسەها من نەمتوانیوە دەستکاری بکەم چکە بەڕەئی من دەستکاریکردنی جەرەسی دەنگ لای من نازانم باش نییە پێم خۆش نییە چکە جەرەسی دەنگی مامۆستا عەباسی کەمەندی زۆر جیاواز بەڕاستی من بمەوێ بۆ جەرەسە بێڵێمەوە زۆر ناخۆشە سەرکەوتوش نابم من هاتم وەکو خۆمتم و هەر گۆرانیەکیشم وتوێتەوە پرسم بە هەمویان کردووە پەیوەندیم بە مامۆستا عەباسی کەمەندیەوە کرد لەگەڵ کوڕێکی خوشکەزای قسەم کرد دواتر لە پێیجەکەی خۆی دای نابوو نووسی بووی کاکە شەهریارم گۆرانی منی خوێندووە ڕای خۆتان بڵێن لەگەڵ مامۆستا کەریم کابان بە هەمان شێوە مامۆستا کەریم کابان خۆی لە کلیپەکەشم هەیە چوینە چاخانی شعب دانیشتین وتمەمێ و گۆرانیت بڵێمەوە وتی حەج گۆرانیەکی منەڵی بیڵێرەوە بە هەمان شێوە مامۆستا محەممەدی ماملێ گۆرانیەکی متەوە کاک چالاکی کوڕی قسەم لەگەڵ کرد کاک چیا زۆر پێیان خۆش بوو دەستخۆشیان لێکردم بەڵام بە هیچ شێوەیەک من نهاتوم دەستکاری جەرەسی دەنگی هیچ کامێکیان بکەم ڕاستە مامۆستا عەدنانمان هەیە من ناکرێوەکو عەدنان کەریم گۆرانی بڵێ زای چۆنە بە بۆچوونی من تەنانەت بۆ ئەوانەی کە هیچ دەرەوەی کوردیش دووبارە ئەکەن و ئێڵانەوە کە لاسایی ئەکەنەوە منە هونەرمەندە هەیە ئەگەر بمێ گوێلەوە گرم کە بمێ مەسەلەن بەڵە گۆرانەکەشیم پێخۆشە بەڵام حەزم لێ بە دەنگی تۆ گوێم لێ بێ مەسەلەن چۆن ئێستاوتم گۆرانێکی ئەومان بۆ حەسەن زیرەکمان بۆ بڵیتەوە یعنی ئەها پێم خۆشە بە دەنگی تۆ ئەگەر بمێ تۆ لاسایی ئەو بکەیتەوە کاتە گوێلەو بگرم باشتر چکەوە ئەسڵی دەنگەکەیە ئەمە زۆر گرنگە زۆر گرنگە لای منی شوایە جا ئەو شتانە ئەگەر بڵێم یەکەم گەنج بووم ئەو شتانم کرد بەڕاستی وەکو کلیپ وەکو بە ڕەسمی لە کەناڵە بکرێ من لە 2007 کلیپیشت بۆ گۆرانی ئەو هونەرمەندانە موتوەتەوە بە ئاگاداری خۆیان و بە هەنێک کەس بیر و بۆچوونی وایە دووبارەوتنەوەی گۆرانێک کۆنەکان کارێکی هەڵەیە یا مەسەلەن دەستکاریکردنە بەڵام من دایم بۆچوونم وایە تۆ جمهورێکی خۆتت هەیە کە لەوانەیە مەسەلەن گەنجی تیابێت کەسانێکی تیابێت کە ئەم هونەرمەندەکە ناناسن یا گوێ بیستی نەبوون وکو ئێمە نەبوون بە مناڵی بەری کەوتین لە ڕادیۆ لە هەموو شوێنێکە کە دووبارە ئێڵێن و جارێکی تر زیندوی ئەەکەنەوە ئەمە ئەوە نییە لە قەدری هونەرمەندەکە کەم کەیتەوە هونەرمەندە بە ئەزمون و کۆنەکانمان بەڵام جارێکی تر کەسەکان عاشق ئەەکەیتەوە ئەسەلاوانێت تۆ کە دووبارە وتوتەوە گەنجێک هەبوو بێت قەت گوێ لە گۆرانێ نەبووە لە دوای تۆ چۆ گوێی لەوەی دوای من زۆربەی هونەرمەندەکانیش حەزیان لێ بوو گۆرانی مامۆستا عەباسی کەمەندی بڵێنەوە دوای ئەوەش گۆرانیەکی کەیم دانا ئەم ماڵە هەژاریمە هەر لە کەنەدا بە گیتارەکەەوە دامنا دوای بیستم برادەرێک گوتی
لە مەجلیسێکا بووە بە مناقەشات دووسێ هونەرمەند ئەو توێدی من نێڵێمەوە و توێدی من نێڵێمەوە مەبەستم یعنی ڕاستەوەی خۆت فەرموود ئەگەر وەکو خۆت بیڵێ ئەوانەی حەزیان لە دەنگی تۆیە لەو شێوە جارەسەی دەنگی تۆی با بە دەنگی تۆ گوێ لێ ڕاست و جاری واشێ حەزت بۆ دەنگە نییە ئاساییە ئەمە حەزە شەرت نییە کە هەموو کەسێک گوێبیسی دەنگی تۆ بێ هەموو کەسێک بینەری من بێە لە کۆنەکانیش هەموو کەسێک حەسی بە دەنگی ماملەیە خۆت حەسەن زیرەک ئەمانە بێ بەڵام جاری وایە کە تۆ حەزت بم دەنگە نییە بەڵام بە دەنگی و نەرمەندێکی ترە وترێتەوە پێت خۆشە گوێت لێبێ ئەو ڕێگایش بۆی هەیە لەگەڵ سۆشیال میدیا بینت چۆنە ئایا بەکاری ئەهێنیت بۆ چوونە پێشەوەت وەکو لایانی هوەری بەکارێنم بەس زۆر کەم یعنی وەکو باری خێزانیەوە هیچ هەر ئەو شتانە زۆر ناهێنمە ناوە بەڵێ وەکو کاری هوەریش ئەگەر شتێکە بێت جاری وایە لە ناو سیارە گۆرانیە کەڵم پۆستێکەم یای خەمە ستۆریەوە یا ئیشێکی هوەریم هەبێ شتێکی تایبەتی خۆت کە پێت خۆش بەڵام وەکو ڕۆژانە زۆر ئەکتیڤ نیم ڕاست تۆزە قورسە وەکو ڕۆژانە پێمەڵێن تۆ مادەم پێیج و شتێ هەیە بۆ وا ئیهمالی کردوەڵم ئیهمالم نەکردو بە زۆڵای نازانم هەر بۆ هونەرمەند قورسە ڕۆژانە ئەوە بۆ کەسانی تر ئەبێت کە ڕۆژانی خۆیان دابنێن یا شتێک زۆربەی کات مەسەلەن من لەناو سۆشیال میدیاکانە حەزم بە سناپچات نییە من کەسێکم حەزم لەم ئەپلیکیشنە نییە بە هیچ نەوە سە پێ بەڵام بۆ داینانی ڕۆژانە ببینی من ناتوانم ڕۆژانە بدانێم لەوانەیە کەسێکی تر پیشەکەی ئەوە بێت ڕۆژانی خۆی داینێ ئەوە پیشەی خۆیشەکەی لەسەر ئەوە ڕات ژیانی خۆیان لەگەڵ هاوسەرەکەیە ئەچن نانەخۆن ئەمە ڕستم ئەمە ڕستم ئەمە من جارە لەگەڵ هاوڕێکانمان کە عیدمنادیانە بێ مەسجێکن عادەی ڕسممان هەیە پێکەوە زۆر خراپم بە ڕسم گرتن کەسێک حەزەکەم یادەوەریەکان لە لای خۆم بمێنێتەوە لەوەی لە مۆبایلەکەمە بمێنێتەوە و هەندێک شتیش هەیە تایبەتە لە خۆکو تۆڵیت سەلەن جادەیەکی جوان درەختێکی جوان ئاسمانێکی جوان شتێکی جوانە بینیت فۆتۆیەکی ئەگریت و ئەڵێ بە خۆشە ئەم شتا من ئەی بینم کەسانی تریش بیبینێ قەت هەبوو لە کاری هوەریە غەدرێ لێ بکەن یاخۆت حەقت بخۆن نازانی ئەی باشە تۆ بەشداری ئەو بەرنمەیەت کردمانەوە بەرنمەیە پێش بڕکێە من یەک شتاڵم لە بەرنامەی کوردستار کە 12 ئەڵقە بوو 12 بەشدار بوو بووین هەتا ئەڵلقەی 11 من هەموو هەفتەیەک یەکەم بوو بەڵێ لە ئەڵلقەی 12 مایەکێکی تر بوو بە یەکەم من بووم بە دوو ڕاستە ئەی کاتە غەدرێ لێکرا نازانی ڕاستە تۆزە قورسیشە من هەموو هەفتەیەک مامۆستا نیازنووری چاوی ماچەکەم ئاهاتە سەر ستەیجەوت ئەوی پێویست ناکە وەکو هەفتەکانی تر زۆرترین دەنگ شەهرەیار جا ئەوە بانگە کردم لە ئەڵلقەیە خیرا زۆرترین دەنگ من نەبوو تۆزێک ئەو پرۆگرامانە لە هەموو دنیاە ئەو کێشەی هەیە یعنی زۆربەی کات کەسەکان پرسیاریان لا دروستە بێ مەسەرەن وکو تۆ ئێڵیت چەند جارێک هەموو هەفتەکان یەکەم بۆ لە پڕێکاشتەکان ئەگۆڕێ ناشتوانیت تێبگەیت وەزعەکە چییە ناشتوانی بڵێ غەدریان لێ کوردم من وەکو کەناڵی کورسات زۆر یعنی زۆر بەیان هاوڕێ و هاو پیشەین پێکەوە هەمیشە لەگەڵم بوون بەس ئەو دەنگدان و شتە نازام بۆای لات ئەوە شتێکی ئاساییە ئەی مارکێتین تەکرد بۆ خۆت بە قزم و کەس و کاروانە بڵێ جاو کاتە زۆر باوی بووە دەنگان و ئەوە نەمەجالم نەبوو باوەڕت هەبێ یعنی زۆریش ئەو کاتە مۆبایلێکی هەن لایتەکان هەبوو بەڵە ئەخە من هەر لە دەنگان و شت خۆش بشکەی شتێکی تر بە مۆبایل ناکرد تەلەفۆنێک و ئەگەر ئێسمسێکە بناردا ئەڵەن یاریزانی کۆنفۆشی بەڵێ کاتی خۆی یاریزانی کیک بۆکسینگ بووم 5 یاریم کرد 2 یاریان هەر بە زەربە قازیە بردمەوە هەر 30 سانیەک منافسەکانم تەواو کرد 3 یاریشیانم بە خاڵ بردەوە و بووم بە بەتەڵی هەرێم لە کێشی هەفتاویەک و وازمێنە ئەی بۆ وازت هێنا ئیتر بووم بە بەتەڵی
هەرێمی تا کوردستان ئەوە ویستە بەڵێ بەبەستەکەی تۆ ئەوە بووە عنی وکە حەزم لە گرانە گرانە بڵێ تاوەسپاس لە وەزنی خۆما بووم بە یەکەم و بەردەوامیت لەسەر ئەو یاریە یاخود بۆ خۆم ناتوانیت بۆ خۆم تەمرین و شتەکەم بۆ سیحەت تو کیک بۆکس یا کۆنفۆ کیک بۆکسی کیک بۆکس بەڵێ وەک زۆر خۆشە منیش فترەیەکی زۆر بەردەوام بووم و کاتە یاریەکی خۆش مدربێکی باشم هەبوو لە ڕووی نەفسی و زۆر بەتاڵ ئەبیتەوە یعنی و هەستی شەکەی بەهێزیت و هەستەکەی یعنی نازام هەندێک ترس و شتەیە نامێنێ ڕاستە هەستەکەی مسەیتەری هەر شتێک ڕوبەڕوو بێتەوە ئاساییترەیەکی لێ مەسەرە من ئەگەر ڕوبەڕووی شەڕ ببمەوە من ناتوانم قسە دەمە هەیە دەمەکات چی پێ ئەڵەن لای خۆمان جوابانەوە ئەو شت من نازانم من هەر جوابکی بۆکسەکە زۆر باشە ئەگەر منیش ئەو جوابدانە و شتە هەر نە لە سۆشیال میدیانە یاعێت جنێ وشتم بۆ ئەنێرن سریەکەم و لایە بم نە جوابێمەوە نە هیچ ئاوا هیچ هەر حەزم لێ نییە ڕاستە جا من ئەو کات کە فێری ئەکردم زۆر مدەڕیبەکەم هەستی کرد زۆر ئەمەوێت یعنی مەبەستمە شەڕ بکەم و لە یەکێک بەم و لە هۆش خۆی بەرم زۆر دقیق بوو لەسەر ئەوە ئەیوچی چریکە خان کە هاتە پێشەوە دایناوە کەسەکە هاتوتە پێشەوە من لێ ئێم ئیتر وەڵحاصل ئەو کاتە پێوتم بەمە ئەی لەما لە هۆش خۆیەچێ قەدەشە تاقیکرێتە تووشی شەڕ بێتی ئەو شتە ڕیاڕانم کردووە بەس لە ناو حەلەبە کردومە لە ناو حەلە ئەمەیەوە نیە ئەگەر چۆناکەت یەک کردە بکە لە بەرامبەرەکە و تێکەچێ و مل بە هەمان شێوە ئەم پەراسوانش ئەوە یەکسەر دائنیشی لەسەر جادە لە شوێنێکە ڕوبەڕووی شەڕ بوویتەوە و ئیتر وەڵی بۆ ئەوە یاریەکەم شەڕمان کردووە ئەرەوەڵا ئەوەش هاتووە نەوەڵا هەندێک شەڕم توش بووە ئیتر وەکو خۆت فەرموود کابرای بەرامبەرم قسە و جنێ و ئەوان و هەروە ساو هایت ڕوودەودە نزیکە بێتەوە زەربەیەکم لیاوە کەوتووە ڕۆشت و ئەوە زۆر باش ئیتر دوایی برادەر و شتات کاکە بۆ ئاو کرد و چوون هەڵیان سانەوە ئەیتر کابراش کە هەساوەتەوە تۆزە شۆکە بێ حەپەسێ سەوەریەوە ناکات هەنێکیشان دوای ئەو شەڕە بوون بە هاوڕێ ئەو نوع هاوڕیانە زۆر خۆشەویستیشە بن زۆر تایبەتن ڕاستە باسی ئەوەت کردوتە لە سوۆشیال میدیا ئەگەر ئەوەش بێ بەر وشەی ناشرینیان نەشیا و کەومی بڵۆکی ناکەیت کەسەکە با بڵۆکیەکەی زۆر قورسە بەڕاستی تۆ بە خۆت ئەی تۆ بینایەت جنێوەیە یا قسەکەیا نازام لە خۆیەوە شتێکەڵێ منیش ناناسێ ڕاستە هەیە نووسێ ئەمە کێ قەت نەمدیەوە جنێوەکە ئێکەن قەت منت نەدیۆ بۆ لێ چێگەێرە یەکسەر بلۆکیەکەم و تا ڕاستە پێویست ناکاتمێنێ جاریوە هەیە مەسەرەن لە وەکو ڕقنا بەس بەزەیم بەو کەسانایەتەوە بەڕاستی زۆر ڕاست لە ڕووی دەرونیەوە کێشیان زۆر خراپە یعنی قسە لەسەر تۆئەکا لەسەر من لەسەر ئەو هەر جوان بیاڵێ ئەوە بۆ جوانە ناشرین یاڵە زۆر ناشرینە غەڵەتت یا دۆزێتەوە هەر یعنی لە هیچیان ڕازی نییە باوەڕم پێ بکە جاری وا هەیە مەسەلەن تۆ پۆستێکەکەیت نووسینێکی لە ژێرادانیت یا مەسەلەن نووسینەکە لە ناو پۆستەکە ئەمە بەستەکە بیخوێنێت خەڵک ئەوەنە کات نایە بەخۆی بیخوێنێتەوە اینجا بڕیار لەسەر قسەکەی تۆ بە جوو لێ بگرێ اینجا بڕێ لەسەر شتەکە پۆستەکە نووسراوە بۆ نمونە 20 سانیە 4 کۆمنتی ناشرین هاتووە لە 20 چۆن فریاکەوت نازان یەکسەر حازرە ئەوەی نەکانێت جەماعەتەکەی ئەڵێ ئەبێت ڕۆژانە ئەوم هەبێت من زۆر خۆشحاڵ بووم کە پێکەوە دانیشتین و هیوای سەرکەوتنە بۆ خوازم و بەردەوامی هەمیشە هیوادارین بەرهەمی تازت زوو هەبێت و پێشم خۆشە هەنێک لەو ئەو کۆ خۆت ئاماژت پێکرد ئەو گۆرانی کۆنانە دووبارە هەنێکی تریشبان بۆ تازەکەیتەوە بە دەنگی جەنابەت گوێ بیستی بین ئێمە شتێکمان نەما پێم خۆشە گەر پەیامێکت هەیە بۆ هەر کەسێک بۆ لایەنێک یاخود بۆ خێزانەکەت ئەوە کامێراکەی و ڕاستە خۆ زۆر سپاس بۆ تۆ عزیزی کێشا ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی ئەم بەرنمەیە چاوی هەموو لایەک ماچەکەم هیوادارم بە خۆشەویستیەوە بژین بە خۆشەویستیەوە پێکەوە بین واز لەو قسە و قسەڵۆک و کۆمنت و شتی ناشرین بێنین بەڕاستی نەسوود بە خۆتەگا نەسوودیش
بە ئێماگەیانی دووبارە ڕێز و احترام بۆ هەموو لایە دەستی ئێوەش خۆش بێ. زۆر سپاس و بەخێر هاتیت. زۆر سپاس دەکەم. ئەزیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێکی خۆشەویستی تر پێتان شادە بمەوە. شۆتان شاد.